بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناکۆکی لایەنەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن هەروەها کۆمیسیۆن وای کردووە پەرلەمانی کوردستان ڕوبەڕووی پەکخران ببێتەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا فراکسیۆنی پارتی باسییان لەوە کرد ئەگەر لە چەند ڕۆژی داهاتووتە سەرۆکی پەرلەمان بانگێشتی پەرلەمان تارن نەکا بۆ کۆبوونەوە ئەوان زۆرینەی پەرلەمانی بەکاردێنەوە باسی لەوەش کرد کە بۆ یەکجار لەم خورەی پەرلەمان زۆرنەی پەرلەمانیان بەکاری ناوە کەویش دژی سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری بووە. لە بەرامبەردا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان عەبدولستار مەجید و ئەوامی سەرۆکی فراکسیۆنی پارتی دایە و ڕایگەاند شەرمە زۆرینەی پەرلەمانیتان بۆ متمانە وەرگرتنەوە لە سۆران عومەر بەکارهێنا دەبوایە زۆرنەی پەرلەمانی بۆ بەرگریکردن لە خەڵک بەهات بێ. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناکۆکی لایەنەکان لەبارەی کۆمیسیۆن هەمواری یاسای هەڵبژاردن و ئایندەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میواندارێک لە بەڕێزان ئارام جەمال پسپۆڕی بواری هەڵبژاردن لە ستۆدیو هەروە لە هەولێرەوە ڕووپاگ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. ڕووپاخان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین قسە لەسەرەوە بکەین ئێستا بە دیاریکراوی ناکۆکی لایەنەکان لەسەر یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن چییە و کە ئەمڕۆژ پارتی باسی لەوە کردبوو کە زۆرینەی پەرلەمانی بەکاردەهێننەوەوان. بەناوی گەورە میهرەبان سەرەتا زۆر سوپاس کاک حەچیم بۆ ئەو دەرفەتە. بەڵێ ئەوەی کە ئیمڕۆ کۆنگرەی ڕۆژنامەوانی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد کە دەمەوێت لە بەشی دووەمی پرسیارەکە دەست پێ بکەم کە زۆرینەی پەرلەمانیان یەکجار لەو خولێ پەرلەمان بەکارهێناوە ئەویش بۆ متمانە لێسەنەوە لە سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری. پێم سێرێ ئەنی شانازی بە زۆرینەیەک بکەن کە بۆ ئەوە بەکاریان هێنا بێت لە دژی پەرلەمانتارێک لەسەر مافی خەڵک متمانەیان لێ وەرگرتەوە ئەویش لەسەر داوای سەرۆکی حکوومەت یاخود بۆ بەرگریکردن لە حکوومەتێک کە فەشەلی هێناوە لە حکومڕانی بۆ ماوەی ساڵێک و 2 ساڵ زیاتریشە ئەم کابینەیە فەشەلی هێناوە لە حکومڕانی لەسەر ئەوە متمانە لە پەرلەمانتارێک وەرگیراوە بە زۆرینەی پەرلەمانی لە کاتێکدا دەبوو ئەم زۆرینەیە بۆ ئەو بەکاربهاتپایە کە متمانە لە وەزیرەکان لەم کابینەیە بسەندرێتەوە لەبەرەوەی خۆیان لە ئێمە باشتر دەزانن کە ئەم کابینەیە فەشەلی هێناوە و نەیتوانیوە حکومڕانیەکی ڕەشید حکومڕانیەک لە ئاستی خواست و داواکاری خەڵکی هەرێمی کوردستان بێت بیکات و دەبوو زۆرینە بۆ ئەو بەکاربهاتپایە ئێستا ئەوە ئێمە لە مانگی چواری موچەی مانگی سێدا بەش نەکراوە کەچی حکوومەت قسەیەکی نییە داهات زۆرە بەشی 2 موچە هەیە بەڵام حکوومەت نایەدا بەشی ناکە زۆرینە دەبوو بۆ ئەوە بێکە وەزیرەکان پەلکێشی پەرلەمان بکرێن لەو پەرلەمانە متمانەیان وەرگرتووە لەو پەرلەمانە متمانەیان لێ بسەندرێتەوە لەبەرەوەی نەیانتوانیوە حکومڕانیەکی باش یاخود خزمەتگوزاریەکی باش پێشکەشی خەڵکی هەرێمی کوردستان بکەن زۆرینە دەبێت بۆ ئەوە بەکاربهێنرێکە لە پێناوی خەڵک کە ئێمە پەرلەمان مؤسسەی پەرلەمان ئەرکی نوێنەرایەتیکردنی خەڵکی هەرێمی کوردستانە دەبێت زۆرینە بۆ ئەوە بەکاربهێنرێ لە پێناو خەڵک ئێمە محاسبەی حکوومەت بکەین لێ پێچینەوە لە حکوومەت بکەین نەک زۆرینە بەکاربێ بۆی پەرلەمانتارێک لەسەر مافی خەڵک کە بە جوابات یاخود قسەی هەبوو مووقیفی هەبوو بە زۆرینە بێ متمانێ لێوەرگریەوە زۆرینەیە کە بەو شێوازە بێ بەو شێوازە بکار بکە ئەو زۆرینەیەکی شەرمەزارانەیە ینی شەرمەزاریە تۆ زۆرینە باز لە دەستکەوتێک بکەیت کە زۆرینەت بەکارهێناوە بۆ لێسەنەوەی متمانە لە پەرلەمانتارێک چکەوە ئەرچی پەرلەمانتار نییە متمانە لە پەرلەمانتار وەرگێتەوە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێمە دەبێت محاسبەی حکوومەت بکەین چاودێری حکوومەت بکەین لێ پێچینەوە لە حکوومەت بکەین متمانە لە حکوومەت وەرگرینەوە بەڵام ئێستا لە پەرلەمانی کوردستان و زۆرینەیە کە باسی دەکەن ئەرکەکانیان پێچەوانە کردوتەوە زۆرینە بەکاردێن بۆ لێسەنەوەی متمانە لە پەرلەمانتار ئەوەی سەبارەت بە کۆمیسیۆنە و هەروەها بە هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار پێشنیازە یاسایەکمان پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ ئەوەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە کە ئەمەش ئێمە پێشکەشمان کردووە هەمواری هەشتەمەوە تا 7 جار هەموار کراوەتەوە ئەمە هەمواری هەشتەمە یاسای هەڵبژاردن چونکە
ئەم پرسە پرسێکی چارەنووسازە و پێوەستە بە سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان و لایەنەکان دەبێت بە سازان یەکلا بکرێتەوە ئەم پرسە و زۆرینە ناتوانێت ئەم پرسە یەکلا بکاتەوە لە پەرلەمانی کوردستان و زۆر ئاساییە کە هەر خولەی پەرلەمان یاسای بۆ هەموارکەیەوە لەبەر ئەوەی کە هەڵبژاردن وەکو پرۆسەیەکی دیموکراسی لە دنیا بەردەوام کە چۆن ڕێکارەکانی بەڕێوە ببرێ لە گەشە سندندایە دەکرێت پەرلەمانی کوردستانیش هاوشەوەی وڵاتانی دراوسێ وڵاتانی تریش ئەم یاسای هەموار بکاتەوە کە بە زۆرێک لە جۆرەکان ساختەکاری کەم بکاتەوە و هەروەها نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان بەو یاسایە بکات. باشە ئەگەر بە کورتی دواتر بە تەفاسیلی قسەی لەسەر دەکەین بەس ئێستا لەناو پەرلەمان لایەنەکان دوو بەشن لەسەر یاسای هەڵبژاردن ناکۆکیەکە چی ئەگەر بە کورتی لەسەر کۆمیسیۆنەکەش بوون بە دوو بەشەوە بۆ چوونە جیاوازەکان چین؟ پێم وایە ئێستا لەسەر کۆمیسیۆنەکە لێک نزیک بوونەوە هەیە کە سەرجەم لایەنەکان لەسەر ئەوە کۆکن کە ئەم کۆمیسیۆنە هەڵبژاردن بەڕێوە ببات و ئەو فەراغانەی هەیەی جێیەکانیان پڕ بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان ماوەکەی بۆ تەمدید بکرێتەوە چونکە لە 2019ەوە کۆمیسیۆن ماوەی بەسەرچووە هەر لە دوای 2019 کۆمیسیۆن نووسراویان ئاراستەی دەستێ سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە پێویستە یان بۆیان تەمدید بکرێتەوە یان ئەوە تەیە کۆمیسیۆنێکی تر هەڵبژێردرێتەوە ئەو زۆرینەی پەرلەمانە کە لە 2019 کاتیان بەسەرچووی ئەو کاتە چیان کردو بۆچی هەمێکیان لە کۆمیسیۆن نەخواردەوە زۆرینەیان بۆ ئەو کاتە بەکار نەدەهێنا. و هەروەها بۆ یاسای هەڵبژاردنیش بڵێ ئێستا فراکسیۆنەکاندا بەشی دوو ڕەئی بوونە ڕەیەک لەگەڵ ئەوەیە کە یاسای هەڵبژاردن بکرێتە فرێ بازنەی ڕەیەکیش لەگەڵ ئەوەیە کە یاسای هەڵبژاردن هەروەک خۆی بمێنێ و یەک باز نەبێ. باشە دەگەڕێم وڵات کاگەرام جەنابیشت بەخێر بێ سوپاس دەکەین سەبارەت وەکو شارەزایەکی هەڵبژاردن ئێستا ناکۆکی دروست بووە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن پارتی و بڵین پێکاتەکان باز لەوە دەکەن کە نابێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە هەندێک لایەنی تریش دەڵێن با یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بە بۆ چوونی بەڕێزت ئەم یاسایە پێویستی بە هەموار هەیە؟ طبعی ئەم یاسایە تا ئێستا 7 جار هەموار کراوەتەوە دوجار لە ساڵی 2013 هەموار کرایەوە یعنی 9 ساڵ بەسەر ئەم یاسایە ڕۆیشتووە لەو ماوەیە دوو هەڵبژاردننی پێکراوە پێ ئەنجام درراوە جگە لەوەش لە دەی 2020 کە ئێمە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنانی عێراقمان بینی کە یاسایەکی تازە سەرلەبەری دەرچوو و سیستمی هەڵبژاردننی تازە هاتە ناوە ئەمانە هەمووی فاکتن بۆ ئەوەی کە لانی کەم یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا هەموار بکرێتەوە ئێمەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نەک لەگەڵ هەموارکردنەوە بووین ئێستاش لەگەڵەوە داین کە نەک هەموار بکرێتەوە بەڵکو یاسایکی تازە بێت ئەنێ ئەو یاسای هەروەلا بنرێ بەڵێ ئەو یاسایە لەبەرەوەی کە کەموکوڕی زۆرتیایە و پێویستی بەوە هەیە کە نەشتەرگەریەکی زۆر گەورەی تا بکرێت کە ڕەنگە لە ژێریا دەرنەچێ بۆیە باشتر وایە ئەگەر ئێمە بمانێت چاکسازی بکەین لە یاسای هەڵبژاردنە چاکتر وایە بیر لە یاسایەکی تازە بکرێتەوە بۆ هەرێمی یعنی یاسای بەکەڵ گێسەنایەت کاگارە بە دڵنیایی ئەم دۆخەنە کە بەڕێز پێ دوای دەبێ هەروەلا بنرێ سیستمی هەڵبژاردنەکە کە جەوهەری یاساکەیە سیستمێکم پێم وایە ئەم دۆخێکی ئێستایتیاین بە بەردەوامی دووبارەیە کاتوانێت سیستمی لیستی نوێرایەتی ڕێژەیی سیستمێکە ڕێگە نادات بەوەی کە هێزی سەر و پەنجا دەربکەوێ هێزی زۆرینە دەربکەوێت لە عێراق ئێستاکە بۆ بە زۆرینە و کەمینەیەک دروست بووە دوو جەم سەر دروست بوو بەهۆی سیستمی هەڵبژاردنەکەەوە ئەگەر سیستمەکەی پێشوو بواە ئەم دۆخی ئێستا دروست نابوو لە عێراقا ئیترە و دۆخە باشە یا خراپە ئەمە مەوزوعێکترە بەڵام سیستمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بە بەردەوامی ئەمە دووبارە کاتەوانێ و بە بەردەوامی ئێمە تووشی ئەم کێشەیە بینوانێ بۆ ئەوەیە ئەگەر ئێمە بمانەوێ یاخود ئەگەر هەرێمی کوردستان لە ڕووی گەشە سەندیدی دیموکراسیەوە بگەیشتایەتە ئاستێکی باش لە پێشکەوتنی دیموکراسی من پێم وایە ئەبوایە یەکەم شت ئێمە یاسای هەڵبژاردنمان یاسایەکی تازە بواە و لەمان کاتیشا سیستمی هەڵبژاردنەکەشمان سیستمێکی تازە نەک ئەمریکا لە ناو لیستی نوێرایەتی یەک شتی تریست پێ بڵێم ینی ئێمە خەریکی مناقەشەیەکی زۆر سەفستائین لە هەرێمی کوردستاندا هەموو مناقەشەکە هاتوتە بینەوەی یەک باز نەبێ چوار باز نەبێ هەشت باز نەبێ ئەگەر ئێمە بین بیر لە چاکسازی بکەینەوە لە یاسای هەڵبژاردنە
بەس تەنها بیر لۆ بکەینەوە ئێمە لە سیستمی لیستی نوێنەرایەتی ڕێژەی بچینە دەرەوە بچینە سیستمێکتر ئیتر مناقەشەمان لە کۆڵە بێتەوە چکە بەس تەنها لیستی نوێنەرایەتی ڕێژەی ئەم مناقەشەی تایە یەک باز نەبێ یاخود چوار باز نەبێ ئەگەر چوینە سیستمەکانی ترەوە بە ئۆتۆماتیکی هەمووی ئەبێتە فرەبازنەی و ئەو مناقەشەیە بەجێ هەڵی بەڵام بەداخۆ بەڕاستی نەک پارتی هێزەکانی تریش هەتاکو ئێستاکە هەر لە چواردەوری ئەو سیستمی ڕابردوو ئەسوڕێنەوە کە ئەو سیستمی ڕابردوون پێم وایە لە خزمەت ئەو هێزانەیە نییە کە لە دەرەوەی یەکێتی و پارتین بەڵام ئەوانیش بە ئاگابوون بێ یاخود لە هەر حاڵەتەکە بێ ئەوانی دیسانەوانێ هەمان شت ئەڵێنەوانێ کە هەردوو هێزی دەسەڵاتدار کە یەکێتی پارتین ئەو ئەڵێنەوانێ باشە بەزمەوەست لە سیستەمی تر چییە؟ کە ئێستا داواکاری لایەنەکان تەناوەندێک کەم یاسای هەموار بکرێ و بکرێتە بە چوار بازنە. بەڵێ ینی هەر لە ناو سیستمەکە ئەمێنیتەوە لیستی نوێنەرایەتی ڕێژەیی لە جیاتی یەک باز نەبێ بکرێتە چوار بازنە ئەمە لانی کەمی گۆڕانکاری ینی بەڕاستی ئەمە کێشەیەکی جەوهری نییە. و من پێم واز نییە پارتی لەمە بترسێ بەڕاستی بەڵام پارتی وەکو وەرەقەیەک بەکاری بێنێ بۆ ئەوی لانی بەرامبەر شتی تری پێ بکە ئەگەر نا یەک باز نەبێ یا چوار باز نەبێ شتێکی ئەوتۆ لە سیستەمی تر چییە بۆ نمونە؟ سیستمی یەکدەنگی نەجوێزراوە کە لە عێراقا پیادەکرا و ئێستاکە هەموو سنوورەکان بەتابەتی هەرێمی کوردستان سنوورەکان دیاری کراوە تاقی کراوەتەوە بوو بە 12 بازنە و هیچ کێشەیەکی تیان نییە و بینیشمان کاندیدی زۆر باش تایە دەرکەوت و ئەو دەنگانشی کە پێڵن دەنگی فەوتا و بۆ ئاستە نەبوو کە لە سیستمی پێشووە وی مەسەخەرێکی دراسەیەکین لەو بارەیەوە بۆیە پێویستە بەڕاستی حیزبەکان وەختێک کە داوای شتێکەکەن بە دیراست داوای ئەو شتە بکەن لێکۆڵینەوەی ورد لەسەر ئەو باشن هەموو لایەنەکانی لێک بدەنەوە ئەنجا داوای باشە بەس پێشتر خۆتان چکێستە دەڵێن ڕخنێکێک کە دەڵێن هەمواری یاسی هەڵبژاردن درەنگ پێشکەشکراوە ئێوە پێشتر وە کۆرەخراوێکی بواری هەڵبژاردن پەیمانگای کوردی پێشتر خۆتان هەمواری یاسی هەڵبژاردنتان پێشکەش بە پەرلەمان کردووە ئێمە بۆی کە ئەگەر کردوتانەکەی بۆ نمونە ئێمە 2020 سەردانی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە دانیشتین لەگەڵیانە و دوو یادداشتان ناوەتێ 2020 بەڵێ دوو یادداشتمان ناوەتێ لە هەر دوو یادداشتەکە ئەمە داوای سیستمێکی تازەمان کردووە کەوی سیستمی تێکەڵاوە واتە هەم لیستی نوێنەرایەتی ڕێژەیەش هەبێ و هەم سیستمی فەردیش هەبێت بۆ تاکە کەسی ئەگەر ئەوەش قبول نەبێ ئیمکانی بڵین پێشنازە یاساشتان هەبوو حاضر بۆ ڕۆژنووسەکەی ماڵی سەرکەوتن ئەوانیش پرۆژه یاسایەکیان هەبووە و ئێمەش بەشداریمان تیا کردو لەگەڵ چەندین کەسایەتی ئەکادمی و کەسایەتی شارەزا و پەرلەمانتار و ئەمانە و ئەوەش پرۆژه یاسا کە دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان کێشەکە لەوایە نییە بەڕاستی پرۆژه یاسایان دراوەتێ یان نەدراوەتێ کێشەکە لەوایە ئیرادەیەک نییە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستاندا کە یاسای هەڵبژاردن یاسایە کە لەو یاسانەیە کە سیفەتێکی دەستوری هەیە لەبەرەوەی نظامی حکوم و نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستاندا داڕێژێتەوە بۆیە یاسایەکی زۆر گرنگە پێویستە ئەگەر ئێمە بمانەوێت چاکسازی بکەین لە هەرێمی کوردستاندا خاڵی دەستپێکمان پێویستە لە یاسای هەڵبژاردنەوە بێ بەڵام ئەوەی کە هەیە ئەم ململانەیە کە هەیە لە هەرێمی کوردستانە من هەست دەکەم ململانەیە کە جەوهری نییە بەڕاستی ململانەیەک نییە لەسەر شتێک کە بهێنێ ململانی لەسەر بکە باش بۆیە چواربازنەی بێت باشترە بەڵام ئەم پێم وایە لانی کەمی داخوازیە پێویستە حیزبە سیاسەکان ئەوانەی کە ئەیانەوێ ئەگەر لەگەڵ گۆڕانکاری و لەگەڵ چاکسازیان سەقفی داواکانیان بەرز بکەنەوانیان تەبعی بەرمەبنای چی بەرمەبنای کۆمەڵێک زانیاری و داتا بۆچی بۆ ئەوی هەرێمی کوردستان بەرهێنە قۆناغی سوپاس دەکەم دوای قسە جیاوازیەک بازنەی و فرەبازنەی دەکەن هەم بۆ حیزبەکان هەم بۆ دەنگدەریش دەکرێن وڵات ڕووپاکخان سەبارەت بە دەمەوێت هەر لەسەر ئەو زۆرینەی پەرلەمان کە قسە لەسەر کرد کە پارتی دەڵێ ئەگەر سەرۆکی پەرلەمان بانکێشتی پەرلەمانتارە نەکات ئەوان بەکاری دێنن ئەو بڵێن زۆرینەیەکی ساختەش بوو پێشتر کە لاڵبژاردننی 2010 تەنایەکێتی لەگەڵی واژۆکردن لایەنەکانی تر کۆمەڵیە گرت و بڵین گۆڕانیش ئامادە نەبوو واژۆی بکەن دەتوانن چی بکەن ئەگەر ئەم زۆرینە ساختەیە بەکاربێنن؟ بەڵێ خۆی ئەو زۆرینەی لە پەرلەمانی کوردستان هەیە بە هەردوو هێزی سەرەکی لە هەردوو زۆن هەموو هەڵبژاردنێک پەنادەبنە بەر ساختەکاری چونکە دڵنیان لەوەی کە کورسیەکانیان وەکو خۆی لێنامێنێتەوە ئەگەر ساختەکاری نەکەن و ئێمە پێشتریش ئەوەمان ڕاگەیاندووە بە هەموو یاسایەک بە هەر یاسایەک کە هەبێ فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ بەڵام بە مەرجێک ساختەکاری نەکرێ
ئێمە پێویستە ینی لە یەک خولی پەرلەمان تەنها یەک خولی پەرلەمان لایەنەکان حەزمی حەقیقی خۆیان بزانن یعنی وازە ساختەکاری بێنن بابە بزانن خەڵک تا چەند لەگەڵ کامە لایەنەیە ینی خەڵک ئینتیمای بۆ چ لایەنێک کە خەڵک زیاتر متمانێ بە چ لایەنێکە ینی یەک خولەی گەڕێن خەڵک بە ئازادانە خۆی ڕێی خۆی دەرببڕێ دەنگی خۆی بدا وازە ساختەکاری بێنن بزانم پەرلەمان کورسیەکانی پەرلەمان یاخود هاوکێشەکە چۆن دەگۆڕێت ئەو زۆرینەیە لە هەموو پرسێک توانی بێتی زۆرینە بەکاربێنێت لە پرسێکی وا کە پرسێکی نیشتیمانیە پەیوەستە بە خەڵک ینی بە ڕێی خەڵک و لە پرسە نیشتیمانیەکان زۆرینە لە هەموو پرسێک بەکاربێت لە پرسە نیشتیمانیەکان بەکار نایە ینی لەبەرەوەی یەکەم لایەن کە تێیدا زەرەرمان دەبێت ئەو لایەنەیە کە خۆی زۆرینە بەکاردەهێنێ ئەگینا بە بڕوای من تا ئێستا لە مێژ بوو پەنایان بۆ ئەو زۆرینەیە بردبوو بەڵام ناتوانن چونکە ئەو پرسانە پرسی نیشتیمانی دەبێت بە سازان یەکرابێنەوە لە پەرلەمانی کوردستان لەبەرەوەی ئێمە ئەمە دەبێت ئەو حەقیقەتە بڵێین هەرێمی کوردستاندا بەشی سەر دوو زۆن بووە زۆنی زەرد و زۆنی سەوز زۆنی زەرد لە تەنها لە زۆنی خۆی حکم دەکا و حکومڕانی دەکا زۆنی سەوز لە زۆنی خۆی حکومڕانی دەکا ئەو لایەنەی کە لە زۆنی زەرد حکومڕانی دەکا ئەوەندە دەسەڵاتی ئەوەندەی ئێمەش نییە لە زۆنی سەوز و زۆنی سەوزیش بە هەمان شێوە بۆ یەگە و پرسە بە سازان نەبێ لە سەرانسەری هەرێمی کوردستان پێم وایە ناکرێ هەڵبژاردن بکرێ باشە ڕووپاکان دامەزراوەکانی هەرێمی کوردستان دەکەونە ژێر پرسیاری گەورەوە کەو دامەزراوانە تەنها بۆ وەکو وێنەیەک بۆ هەرێمی کوردستان بەکارهاتوون دەنا ڕۆڵیان پێنادرێ و ناهێڵن ڕۆڵ بجێڕن باشە سەبارەت بە پێش بڵین بە ئێوە بۆ چونتان چیەوەکو فراکسیۆنی کۆمەڵ لەبارەی هەمواری یاسای هەڵبژاردن و لایەنەکانی تریش هەمان بۆ چوونە بەڵێ کاک حەچیم وەڵامی ئەو پرسیارەت و وەڵامی ئەو پرسیارەش دەدەمەوە کە دەڵێن ئێوە بۆ ئێستا پێشنیازتان پێشکەش کردووە ئێمە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە تەنیا بۆی نەڵێن فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕێی خۆی نییە بە تەنیا لە 2021 ئێمە پێشنیاری خۆمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن و لە 11 کە ئەو پێشنیارانەمان داوە ئاماژەمان بۆ کردووە کە دەبێ هەرێمی کوردستان دەبێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بکرێتە فرە بازنە لەسەر ئاستی پارێزگاکان بێ بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن و لەوێ ئاماژەمان بۆ کردووە کە پێکاتەکان دەبێت تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیانیان هەبێ و خۆیان دەنگ بە خۆیان بدەن خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن وە کورسی پێکاتەکان ئێمە قسەمان لەسەری هەبووە بۆچی عێراق بە 329 کورسیەوە 5 کورسی پێکهاتەی هەیە بۆچی ئێمە 11 کورسی بە 111 کورسی پەرلەمانی یعنی ئەمانە یاخود بۆچی 11 کورسی پێکاتەکان لە خزمەتی لایەنێکی دیاریکراو بەکاربهێنرێن بۆچی پێکاتەکان خۆیان نوێنەری حەقی خۆیان هەڵنەبژێرن دەنگ بە نوێنەری حەق خۆیان نەدەن و کۆمەڵێک پرسی ترکە ئێمە باسمان کردو و داوەتمانە سەرۆکایەتی پەرلەمان یەک لەوانە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی بۆچی دەنگدانی تایبەت بمێنێ ئەسڵەن و ئێمە پێشنیارمان لە خەڵکی مختەز وەرگرتووە خود لە ئەو لایەنانەی کە جێبەجێ دەکەن یاسای هەڵبژاردن وەکو کۆمیسیۆن و ئەوانە کە چی ئیشکالێک دروست دەبێت ئەگەر دەنگدانی تایبەت نەمێنێ و لەگەڵ دەنگدانی گشتی دەنگ بدەن تەنها ئەوان دەتوانن ئەو ڕێژەی کە لەو ڕۆژەی دەنگدان کە دەنگدانی تایبەتە دەنگدانی گشتیە ئەو ڕێژەی کە لە دەوامن لە دەنگدانی گشتی ئەو ڕێژەیە لە دەنگدانی تایبەت دەنگ بدەن ئەویش هەمووی پێک دێ داتامان وەرگرتووە هەمووی پێک دێ لە 15,000 سەوت 15,000 کەس تەنها ئەو ڕێژەیە دەتوانێت 2 ڕۆژ پێش دەنگدانی گشتی دەنگ بدا ئەوەی تر باقی تر کە دەمێنێتەوە لە دەنگدانی گشتی دەنگ بدا ئەمە ژوا دەکا کە ساختەکاری کەمتر بێتەوە یاخود ئەو هێزانە بۆ مەرامی حیزبی بەکار نەهێنرێن و ئێمە لە پێشنیارەکانمان کە پێشکەشی دەستێ سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە باسمان لەوە کردووە کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە لە ناوی مردوان ناوی دووبارەوە ئەو ناوانەی کە بەستی ساختەکاری داخل کراون و هەروەها تۆماری بایۆمەتری عێراق بکرێتە بنەما بۆ ئەو کەس و شەخص و لایەنانەی کە دەڵێن بۆچی پێشتر پێشنیارتان نەبووە ئێمە 5 مانگ بەر لە ئێستا ئەو پێشنیارانەمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان بۆ یاسای هەڵبژاردن بەڵێ سوپاس دەکەم دەگرێم وڵات کە کارام سپارەت بەوەی کە ئێستا پارتی لەگەڵ یەک بازنەی دیالایەنەکانی تر
داوای چوار بازنە دەکەن بڵین سوودی چیە یەک بازنەی بۆ حیزبەکان و بۆ دەنگدەرەوە فرە بازنەیەکەش چۆنە زیان و سوودەکانیان چۆنە لە ڕووی هەڵبژاردنەوە کاک حەکیم 12 سیستمی هەڵبژاردن هەیە لەو 12ە تەنها یەک سیستمی یەک بازنەیە 11 سیستمی تر هەمووی فرە بازنەیە تێگەی لە هەرێمی کوردستاندا لەو 12 سیستمی کە هەیە نووساوین بەو یەک بازنەیە شوێنێک ماوە ئەمە شوێنی لە کەم شوێنی دنیاوەزان بەس لە ئیسرائیل ئاوشتە پیاداکرێت لەبەرەوە مەساحێکی زۆر هەیە بۆی کە داوای بکرێ گۆڕانکاری تیا بکرێ بۆیە من سەرەتای قسەکەشم لەسەرەوە بوو کە ئێمە نەوەسینەوە بۆی لە بینی یەک بازنە و چوار بازنە باشە بەس بۆ نمونە سوودی چییە بۆ حیزبی دەسەڵاتدار کە بۆ نمونە پارتی ئەوەندە داکۆکیرەکە کە دەڵێ با یەک بازنە بێ سوودی چێوە زیانیش سوودی هەیە بۆ دەنگدەر وەزیانی هەیە یاخود تەبی بۆ دەنگدەر زەرری هەیە زەرەکە چییە زەرەکەی ئەوەیە کە تۆ لە دوجارە ئەو کاندیدەی کە هەڵێ بژێری هەرهی ناوچەکەی خۆتن ینی کاندیدێک نایە تۆ لێرەوە دەنگی پێ بدەیت لە زاخۆ ینی دەنگدەرێک لە زەر لێرەوە بۆ زاخۆ یاخود بە پێچەوانەوە مشتانە بۆیە هەر دنیا خۆی بەرەو ئەو ڕۆیشتووە کە بازنەکان بەرەو بچوکی بڕوە بەڵام کە پارتی داوای ئەوواکە دیارە ئیسفادەی لێ کردو ئیسفادەکە چییە؟ ئیسفادەکە یەکێک لەوانە ئەوەیە کە لەبەرەوەی کە تۆماری دەنگدەران وەرەقیەوە ناوێکی زۆری مردوو دووبارێتیا هەیە ئەمە جگەل لەوەی کە ئێمە خەڵکانێک ترمان هەیە خەڵکانی تورکیا و خەڵکانی ئێران و خەڵکانی سووریا و ئەمانە دێن ئەمانە هەمویان دەنگەدەن ئەمانە هەمویان ئەگەر یەک بازنەی بێ کاریگەری ئەبێ بۆ سەر کۆی ئەو ڕقەمی کە پێوترێ دابشکاری هەڵبژاردن باشە بەڵام ئەگەر بکرێ بە چەند بازنەیەک ژماری بازنەکان زیاد بکرێ ئەگەر تۆ لە ناوچەیەکیشا لە بازنەیەکی هەڵبژاردنیشا تەزویر و ساختە بکەی ئەو تەزویر و ساختەیە نەقڵ نابێ بۆ شوێنێکی تر مەسەلا ئەگەر لە پارێزگای سلێمانی کە لە هەڵبژاردنی 2010 بینیمان ڕێژەی دەنگدان کەم بوو ئەگەر لە یەک بازنەیی بێت تێگەی لە شوێنێکی تر کە بڵێ منتیقی بڵێن دهۆکە یاخود هەولێرە کە زۆنێکی ترە لەوێ ڕێژەی دەنگدان زۆرە وەنیان زۆرترە لە سلێمانی باشە ئەمە کاریگەری چیە بێ کاریگەری خراپێ بێ بۆ سەرچی بۆ سەرەوەی کە ئەکوێتە خزمەت پارتی خۆیەوە ئەین پارتی ئەم حسابانەی کردووە و یەک بازنەی لە بەرژەوەندێت یعنی ئەوە هیچ گومان هەڵناگرێ جگە لەوەی کە پارتی نوێنەرایەتی ئێستا کە یەک بازنەیەکە بە ڕاگەاندن و بە فراکسیۆن و بە هەموو شتێکشان هاوکات ئەم یەک بازنەیە بۆ خۆی سوودی ئەوەشی هەیە بۆی کە تۆ نەتوانیت ئەو 11 کورسی کە هەیە دابەشیکەی بەسەر چەند بازنێ 11 کورسی کۆتاکان مابەست کورسی کۆتاکان ینی ئەو 11 کورسیە باشەی پارتیە ینی کۆتاکانە ئێستا بەڵێ ئێستا کورسی کۆتا یانی پارتیە ئەو کورسیانە من نێمە لەم ماوەیە کۆنفرانسێکمان کرد لە هەولێر وکو ڕێکخراوەکان و تۆری چەند ڕێکخراوێکی بواری هەڵبژاردن ڕاستی من کە گوێم لە نوێنەری پێگاتەکان گر هەستم نەکرد من گوێم لە نوێنەری پێگاتەکان گوێت لەکێیە هەستم کرد گوێم لە بەڕاستی ینی هەمان ڕێی برادرانی پارتی هەبوو ینی من پێم ناخۆشە بەوەی کە ئەو پێکاتانە و ئەمە ڕاست نییە و ئەمە جۆرێکە لە بەڕاستی بێمافی پێشلکاری مافی ئەو پێکاتانەیە مەسەلەکەەوە نییە پارتیەوە بکە یەکێتیەوە بکە هێزێکی ترەوە بکە ئەمە خراپە چکە ئێمە خۆمان وەکو کورد بۆ قۆناغا ڕۆیشتوین بە بەردەوامی مەزیسی قیادەی سەورە مەجموعەیەک خەڵکیان کوردیانە بردە ناوی ئەوانێ و ئەیان و دەمانە نوێنەری کوردن یعنی ئەمە گەر هەر لەبەرەوە بێ بۆ ئەوانە دووبارە نەبێتەوە بەسەر پێکاتەکانی ترە پێویستە بیر لەوە بکەینەوانێت کە ئەو پێکاتانە نوێنەری ڕاستەقینەی خۆیانیان ئەمە بەچی دەکرێت ئەمە بۆ ئاکرێت کە مادە 36 هەیە لە یاسای هەڵبژاردن بڕگەی 4 کە لە ساڵی 2009 یەکێتی و پارتیش گۆڕیان یەکێتی و پارتی کەوساکە فراکسیۆن سەرۆکایەتی بەدەست ئەوانەوە بوو گۆڕیان ئەویشەوە بوو ئەو بڕگەی 4 تایان نووسراوە ئەڵێ تەنها دەنگدەرانی پێکاتەکان دەتوانن دەنگ بدەن بە کاندیدی ئەم پێکاتانە یەکێتی و پارتی لە 2009 لایەن برد کەو کاتە کاک سەرۆکی پەرلەمان تورکەمە ئەرسەلان بەڵێ بە پەلە ئەویان لابرد پێش هەڵبژاردننی 2009 تێگە لە ماوەیەکی کەمە و ئێستاکە ئەوە بۆتەوە بەبار بەسەر خودی یەکێتی خۆیەوە یەکێتیشە و پرۆژه یاسایی کە تەقدیمی کردووە بەشی زۆری بۆ ئەوەیە کە بەشێک لەو
نوێنەرانەی بەشێک لەو کورسیانەی پێگاتەکان بێتە ناوچەی سلێمانی بۆ خۆی ماوەسە بۆ خۆی و لەژێر دەستی با بڵێن پارتیانە ینی شەڕەکە ئێستاکە ململانەکە بە پلەی سەرەکی لەسەر پێکاتەکانە و یەکێتی ئەوێ لەو یانزەیەلانی کەم 4-5 دەست بکەوێ ئەوی تری بۆ پارتی بکەم پێم وایە ئەم نزیکبوونەوەی نزیکبوونەیەکی دروست نییە بۆ پێکاتەکان ئەم نزیکبوونەوەیە بۆ ئەمە پێم وایە زەوتکردنی مافی پێکاتەکانە بە ناوی مافەوانێ بۆیە پێویستی بەوە هەیە تۆماری تایبەتیان هەبێ تۆماری تایبەت تۆماری تایبەت پێشوی تۆماری تایبەت بۆ شتێک بۆ ئەوە بێت بۆی کە دەنگدەرێکی پێکاتەنەتەوەکان تەنها ئەوان دەنگ بدەن بە کاندیدی پێکاتەکان خۆیان ئەگەر ئەوە نەبێ من پێم وایە ئەو قەیرانی نوێنەرایەتیە لە ناوانە هەر بەردەوامە بێ و ئێستاکە ئەوان لە کورد زیاتر ساربوونەتەوانێت لە پرۆسی هەڵبژاردن بۆ بڕوایان بە پرۆسی هەڵبژاردن هەر نەماوچکە ئەوانەی کە دەرچوون و دەرئەچن بۆ نوێنەرایەتی ئەوان بەڕاستی نوێنەرایەتی ئەوان ناکەن لەبەرەوەمە کێشەیە کە هەر بۆ هەرێمی کوردستان جوانیە و بۆ عملی سیاسی لە هەرێمی کوردستانە عیبەیە. سوپاس دەکەم. ڕووپاکخان سەبارەت بە هەموار یاسای هەڵبژاردن ئێستا هەموار یاسای هەڵبژاردن چەند فراکسیۆن پێشکەشیان کردووە. باسی لەوە دەکرێت کاتەکە درەنگە و ئەمە هەموارە دەبێت هۆیەوەی کە هەڵبژاردن دوا بخرێت. بەڵێ خۆی ئەو فراکسیۆنانی کە پێشکەشیان کردووە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان وەوەی نوێ و هەروەها یەکێتی نیشتیمانی ئەو فراکسیۆنانە واژویان لەسەر ئەو هەموارە کردووە ئەم هەموارە پێک دە لە 26 مادە و هۆیەکانی دەرچواندن بەنسبەتەوەی کە کاتەکە درەنگ بووە نەخێر کاتەکە هیچ درەنگ نەبووە ئێمە ئیمڕۆ 5/4 بوو بەیانی 6/4 ئەگەر پەرلەمان بانکێشتی ئەندامان بکە و ئیرادە هەبێ بۆ دەرچواندنی ئەو یاسایە و سازان هەبێ لە ماوەی 7 ڕۆژدا ئەم یاسایە دەردەچێت چونکە دەکرێت سیفەی بەپەلەی پێ بدرێ کە سیفەی بەپەلەی پێدرا تەنها 7 ڕۆژیشمان ناوێت چونکە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت پرۆسەکان وایە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت هەر ڕۆژی دواتر دەتوانی خوێندنەوەی دووەمی بۆ بکەیت لیژنەکان راپۆرت دەنووسن کە لیژنە یاساییە دوای ئەوە خوێندنەوەی سێم دەنگدانە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژی پێویستەوە تا هەموو پرۆسەی یاسادانن و هەموارەکەی ناگاتە هەفتەیەک دەردەچێت کە دەرچوو هەر لەو هەفتەیە کۆبوونەوەی پەرلەمان دەکرێت بکرێ و کۆمیسیۆن ڕاست پێدرێت کە دەست بە ئامادەکاری بکە و فەراغانەی هەیە لە کام لایەنەیە کاندیدی خۆی بێنێ و پڕ دەکرێتەوە و تەنها ئەم پرۆسانە هەمووی 7 ڕۆژی دەوێت ئەگەر ئیرادەیەک هەبێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەوە لەو هەفتەی داهاتوو دەکرێت ئەمانە هەموو پرۆسانە هەمووی بەڕێوە بچن لە پەرلەمانی کوردستان بەڵام ئێمە ئیرادەیەک نابینین لەلایەن هەردوو حیزبی دەسەڵات بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی باشە ڕووپاخانەگەر بە کورتی پێمان من لەگەڵ ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئەوەی کە داوای هەمواری پاساو دێنێتەوە دەڵێ ئێمە دەمانەوێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ بەڵام لەگەڵ هەموار نین یان لایەنێکی تر دەڵێ نابێ دەبێ هەموار بکرێتەوە ئەمە هەمووی پاساوی ناتەندروستن و دایانەوێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێ چکە بارودۆخی حیزبی و سیاسی خۆیان باش نییە بۆیە چەقی ململانەکانیان دێن لە پەرلەمانی کوردستان و هەروەها باجەکەی خەڵکی کوردستان دەیدات. باش ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئەو بڵێن سینۆ پەرلەمانتارێک کە بڵێن ئەو هەمواری یاسی هەڵبژاردنیان پێشکەش کردووە بە کورتی چی تێدا ینی داواکاریەکان کەوتر لە 26 مادە پێکات و داواکاریەکان چین بە کورتی بێ سوپاس دەکەم. بە کورتی داواکاریەکان بەشێکیان ڕێکارەکانی ڕۆژی دەنگدانن بەشێک لە مادەکان بەشەکەی تر ئەوەیە کە سیستەمی هەڵبژاردن لە یەک بازنەوە بکرێتە فرە بازنە لە سەر ئاستی پارێزگا بێ هەربەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردننی هەبێ و هەروەها بەشێکی تری مادەکان باسی تۆماری بایۆمەتری دەکرێت کە تۆماری کۆمیسیۆن کار لەسەر تۆماری بایۆمەتری بکە مەژی عێراق بە سوود لە عێراق وەربگیرێ و ئەو ماوەی کە ماوە کۆمیسیۆن کە 6 مانگی لە بەردەما ئەو کەسانێک کە لە تۆماری بایۆمەتری عێراق خۆیان تۆمار نەکردو خۆیان تۆمارکەنیان ئەوانەی 18 ساڵیان تەواو کردووە ماوەیەکیان پێ بدرێ بۆ ماوەی 2 مانگ
خۆیان تۆمار بکەن و هەروەها پێکاتەکاندا بەشی سەربازنەکانی هەڵبژاردن بکرێن. بەڕاستی من وەکو خۆم لەگەڵەوەمە کە کورسیەکانی پێکهاتەکان بەو ڕێژەیە نەبێت تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبێ خۆیان دەنگ بە خۆیان بدەن، بەڵام لە پێشنیازەکە وا هاتووە کە کورسی پێکهاتەکاندا بەشی سەربازنەکانی هەڵبژاردن بکرێت و هەروەها دەنگدانی تایبەتیش بە جۆرێک بێ کە هیچ نەبێ ساختەکاری کەم بکرێتەوە لە دەنگدانی گشتیدا دەنگ بدەن و بۆ ئەوەی کە لەم یاسایەشدا هەتووە کە فرەباز نەکردن و هەروە ناوچە جێناکۆکەکانیش حیسابیان بۆ بکرێ و خەڵکە کە بۆ نمونە مادەی 140 کردووە لە هەڵبژاردننی ڕابردوش نەیتوانی دەنگ بدەن بەم یاسایە بتوانێت دەرسەیەک بدۆزرێتەوە کە دەنگ بدەن لەبەرەوەی خەڵکێکی زۆری ناوچەدا بڕێنراوەکان و هەروە پارێزگای هەولێریش بەشێکی دهۆکیش بێبەش بوونە لە هەڵبژارنەکانی تر لە دەنگدان. ئەمانە و چەندین پێشنیاری ترکە لە مادەکان هاتوون تایبەتن بە ڕێکارەکانی ڕۆژی هەڵبژاردن و دوای هەڵبژاردن کە ئەنجامەکان زوو ڕابگەیەندرێ و سیستەمەکە کاری پێ بکرێ لە ماوەی 24 سەعات ئەنجامەکان ڕابگەیەندرێ 26 مادەکە پێکاتوە لەمانە. بەڵێ سوپاس دەکەین بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نەدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت، بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم. کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی با سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرەدا گیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفەرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور. ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکارم باسی کورسی پێکاتەکانمان کردەوە باسی ئەو شت کە فرەبازنەی بێ باشترە. ئەی بۆ تۆماری دەنگدەران پێویستی بەپاکردنەوەی وەکو ڕپاخانوتی لە هەموارە یاسەکە داوایان کرد و سوود لەو تۆماری بایۆمەتری عێراق وەربگیرێت لەبەرەوەی کە تۆماری کوردستان دەڵێن نزیکەی 400,000 دەنگ جیاوازی هەیە و ناوی مردووان دووبارە ناوی پارچەکانی دیکەی کوردستان بڵێن ئێران و سووریا و تورکیا وانەشی تێدای کوردەکان. بەڵێ باشترین هەنگاو بۆی کێمە ڕزگارمان بێت لەم تۆماری دەنگدانی وەرەقی کە لەوە ئەچێت مەحاڵ بێ پاک بکرێتەوە کە وەزام لە
لەوەتی ئێمە قسە لەسەر هەڵبژاردنەکەین باسی ئەم مۆزوعاکەین ناوی مرد و ناوی دووبارە و چێمانە بۆیە لە عێراقا لە هەڵبژاردننی ڕابردووە تەجاوەزیەوە کرا بەچی بە تۆمارێک دەنگدەرانی بایۆمەتری ئەوە کە پێم وایە هەوڵێکی زۆر باشە کە تاسیق بکرێن لەوان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕاپرسی لە هەرێم ئەوەی هەرێم بە کەڵک نایە ئەو تۆمارە کۆنا نا بەدڵنیایی ئەگەر ئەو تۆمارە هات تۆمارەکەمان کرد بە تۆمارێکی بایۆمەتری و بایۆمەتری بوو بە مەرجی دەنگدان ئەو کاتە ڕزگارمانێت لەوەی کە ئیتر ئەمە ناوی مردووە ئەمە ئاوارەی سووریایە ئەمە ئاوارەی ئەوەی ئەومانە ینی بازێکی باش ئەدەین لە ڕووی تۆمارەکەەوە لە هەڵبژاردننی ڕابردووە ئەوەش بیدرا بەس کات کەم نییە بۆ ئەوە یاخود دەتوانێت بە زووترین کات سوود لەوەی عێراق وەربگیرێ جیازەکان هەمووی لە شوێنی خۆی سەر و کێرم یەکی دەی دیاری کردووە بەو 6 مانگە دەتوانێت ئەوەی عێراق وەربگیرێ و سوودی لێ وەربگیری بەڵێ ئەگەر ئەنجومەنی کۆمیسیاران داوا بکەن و حکوومەتی اتحادی و کۆمیسیارانی بەغا موافقت بکەن ئەجیزە و هەموو شتەکان لە جێی خۆیانەوە بە شێوەیەکی زۆر ئاسان و کارتی بایەمەتیج لە گرفانی هەموو خەڵکێکایە و ئێستاکەش پرۆسەی دەرێنانی بایەمەتری هەر بەردەوامانی تا کاتە دەتوانێت ئەوانەی کە 2001 2023 و 4 ئەوانەی کە وەریان نەگرتوتەوە یاوانەی کە ئەم ساڵ ئەتوانن دەری بێنن ئەتوانێت هەر بەردەوام ببێ بۆیە یەکێک لە زەمانەتەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا ئەوەیە ئەبێ بە بایەمەتری بەڕاستی ئەگەر نەکرێ بە بایەمەتری ئەم سجلی ناخبینە وەرەقی کە لە هەرێمی کوردستانە جێگەی متمانە نیە و مۆڵگەیەکە بۆ تەزویر و ئەمەش پەرلەمانتاری تەزویریش بەرهەم دێنێ طبعی ئەگەر تەزویر بوو قابل لە چێ دوایی دەرەسەوەی دەرەسە دوایی هەر پەرلەمانتارە بێ و یەک بازنەی بچمەوە سەر ئەوە لەگەڵ ئەم تۆماری دەنگداران وەرەقیە زۆر خەتەرن خەتەرە بەوەی کە تەسیرەکاتە سەر نەتائیج دابشکاری هەڵبژاردن بە تەزویر بەرزە بێتوانێ و ئەو ناوچانەی کە تەزویر زۆرترەکە ئەو ساکە کورسی زیاتر ئەهێنێ لەسەر حسابی ئەو ناوچانەی کە خەڵکێکتیایە بایکۆ دەکا کە دیارە ئەوەی کە بایکۆ دەکات زیاتر بەس ئەگەر هەموار بکرێسە بکرێتە فرەبازنە دەبێت هۆی ئەوەی کە بڵین ئەوە ڕێژەی بەشداری بەرز بکرێتەوە چکەوەی عێراقی ئێستا لە سەد باز دەکرێت لە هەرێم لە 35 خەڵک دەنگی داوە بۆ نونە پارتی لە 15 یەکێتی لە 8 بەرەسێناوە ینی وا دەکات ڕێژەی بەشداری کە زیاتر بێ بۆ کوردستان ئەگەر بکرێتە فرەبازنی خۆی و تۆماری دەنگدەرانە ئەوەندە خواروخێکی و خەوشیتیایە ژمارەیەکی زۆر سەکە تۆ وتە 400,000 کەس ناوی هەیە تۆ دوهایی بێی توانێت حسابی کەی توانێت کورسی بەشداری هاوڵاتیان کەم ئەکاتوانێت بەڵام کە کردی بە بایۆمەتری ئەوە لا ئەچێ ئەو ساکەسە لە عێراق کاڵە لە 38 دەنگی داوە 38ەکە لەسەر ئەساسی ئەوانەیە کە کارتی بایۆمەتریان هەبوو نەک لەسەر ئەساسی وەرەقێکە لەسەر ئاساسی وەرەقەکە حسابکەی زۆر کەمترەکە هەر بۆیە ئەگەر لە هەرێمی کوردستانە ئێمە تۆماری دەنگدەرانێکی بایۆمەتری بخوازین و بەکاری بێنین من پێم وایە تا ڕادێکی زۆر باش گەرنتی ئەبێت بۆی کە هەڵبژاردنەکە باش کەس پێ خۆکوشتنە بۆ لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئەگەر بەبێ هەمواری یاسی هەڵبژاردن بەبێ پاکردنەوەی ئەو تۆمارە کۆنەش بستنە ناو ئینتیخاباتەکەەوە تەبعی ئەوە هیچ زەمانەتێک نییە و ئەو ساکە ئەبێ بەبارە بێ بە ڕقەمێک و بەسەرتەوە تۆ ئەو ساکە چەندێک بڵێ ئەمە تەزویر بووە و ئەمە کاری ساختەیە و پەرلەمانتاری ساختەیە کە لە دوایی بوو بە ڕقام ئەو ساکە ئەبێت تۆش قبولی بکەیت قبولیشی ناکە و ساکە بێ لە عملی سیاسی بڕێتە دەرەوەچتە دەری شەوانێ ئەو ساتوانی چی بکەیت ئایا شتێکت پێکرێ باشتر لەوەی کە پەرلەمانتارەکانن لە ناو پەرلەمانە بن یاخود لە ناوەندەکانی ترا هەر بۆیە ئەمە بەڕاستی پێویستی بەوردکردنەوەیە کێشەکە ئەوەیە بەڕاستی ئەمە عەقڵی دەوڵەداریمان نییە و ئێمە بڕیارمان نەداوە دەوڵەت دروست بکەین بنەماکانی دەوڵەت دروست بکەین ئەگەر نا کۆمیسیۆنێکت هەیە لە 2019ەوە بۆ شەوی ئیمتیحان بیرێکەوێتەوە تۆماری دەنگدەران پاک بکاتەوەی ئەمە کارە ساتە ئەگەر وایە بۆچی بیر لەوە ناکەنەوە کۆمیسیۆنە بکەن بە کۆمیسیۆنێکی کاتی 6 مانگ 10 مانگ پێش ئەوەی کە هەڵبژاردن هەبێ کۆمەڵێک دابنێن و لە دوای ئەنجامەکانی هەڵبژاردن کە ڕاگەندرا خۆیان هەڵەشێنەوەوانێ ئەو هەموو موچێ و مەعاشە زۆرە بەڕاستی لەسەر بودجێ گشتی حساب نەکرێ ئەوەی کە هەیە ئێستا کاڵن وڵا فریان ناکەوین باشە ماوەیەکی زۆرە ئەم کۆمیسیۆنە چی کردووە بۆ خەریکی پاکردنەوەی تۆماری دەنگدەران نەبووە بۆ کاری لەسەر نەکردووە ئیلا ئەبێ
سەرۆشی هەر لە هەرێم ڕای بگەێنێ لە دوایە ئەنجام ببیرمان پێ کوشتی وا هەیە لە دنیا تۆکەوەی خۆنا کۆمیسیۆنێکی باڵایە بەڵام باڵایە و لەگەڵشە هەمیشەیە ئەمە کۆمیسیۆنێکی کاتی نییە بەڵام ئیشکردنی کۆمیسیۆن بەڕاستی بە شێوازێکی کاتیە کە هەڵبژاردن ئەبێ ئەو کاتە وەک چێشتی ساردەوە بوو گەرمیەکەنەوانێ بەڵام خەوش و کەم کوڕەکان ئەوەنە زۆرە قەت کۆمیسیۆن ناتوانێت لە چەند مانگێکە بتوانێت ئەوە بکە ئەم تو حاڵەتە دروست دەبێت کە چاوەڕوان کرابوو کە ئێستا کاڵن وڵا توماری دەنگران پاک نابێتەوە بەڵە پاک نابێتەوە یەک چارە سەریان لە بەردەما ماوەی چییە؟ هێژەوەیە کە داوا لە حکوومەتی فیدرالی بکەن بەوەی کە ئەو ئەجیزە و ئەو تۆماری دەنگدەرانی پایامەتریەکە هەیە لێیان وەربگرن و بەکاریبێن ئەگەر نا بڕاستی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا زۆر بەرە و عقارێکی خراپترە ڕوا و خەڵک ئەوەندەی تر ناومێدە بێ سپاس دەکەم ڕووپاکخان سەبارەت بە کۆمیسیۆن وتە ئێستا کێشەنی لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن هەموو لایەنەکان بڵێن رازین بەوەی کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە کە 2 ساڵ و بڵێن 3 مانگێکە ماوەکەی بەسەر چووە هیچ کێشێک لە کاراکردنەوەی کۆمیسیۆن نیە ئێستا؟ بەڵێ خۆی دەبوو لە 2019ەوە کۆمیسیۆن کە ماوەی بەسەر چووە دەبوو کۆمیسیۆنێکی نوێ هەڵبژێردرێتەوە یان بەپێی یاساکەی خۆیان خولێک بۆیان تەمدید بکرێتەوە چکە کە یاساکەیان دەرچووە لەوێ ئاماژە بەوە کراوە بۆ ماوەی 5 ساڵ ئەم کۆمیسیۆنە دەست بەکار دەبێت و دەکرێت خولێک بۆیان تەمدید بکرێتەوە بەڵام وا باشتر بوو لە 2019ەوە پەرلەمان خەمێکی لە کۆمیسیۆن خواردبایە کۆمیسیۆنێکی نوێ هەڵبژێردرابایە و ئەو زۆرینەی لە پەرلەمان هەبووە دەبوو ئەو کاتە داکۆکیان لەوە کردبایە کە کۆمیسیۆنێکی نوێ هەڵبژێردرێ کە ئێمە ئەو کاتە لە کاتی خۆی قسەمان لەسەری کردو بۆچی کۆمیسیۆن ماوەی بەسەر چووە لە فەراغی یاسایی داکارەکانی دەکات بۆچی کۆمیسیۆنێکی نوێ هەڵنابژێردرێتەوە بەڵام ئەوە بوو تا هاتیینە کاتی هەڵبژاردن کە ئێستا ماوە لە بەردەم نەماوە بۆیە ئێستا زۆرینەی لایەنەکان لەسەر ئەوە کۆکن کە ئەو کۆمیسیۆنە هەڵبژاردن بەڕێوە ببات و لە پەرلەمانی کوردستان خولێک بۆیان تەمدید بکرێتەوە کە 32 ساڵیش بەسەر ماوەی نایاسایی خۆیانداوە 2 ساڵە لە ناو ماوەی نایاسایی خۆیاندان 2 ساڵ بەسەر دیا تێپەڕیوە ئێستا لایەنەکان کۆکن لەسەرەوە تەنها ئەو جێ فەراغانەی کە ماوە پێم وایە کۆمسیار هەیە کۆچی دوایی کردو ئێستا جێیەکەی فەراغە کۆمسیار هەیە بەجێهێشتووە جێیەکەی فەراغە یاخود پۆستێکی تری وەرگرتووە ئەو لایەنانەی کە جێیەکانیان فەراغە یاخود پشکی خۆیانە کاندیدی خۆیان بێنن لە پەرلەمانی کوردستان متمانە وەربگرێ و کۆمیسیۆنی ماوەکەی بۆ تەمدید بکرێتەوە ئەوە بەنسبەت کۆمیسیۆن بەنسبەت ئەو یاسایی کە کۆمیسیۆن کاری لەسەر بکە طبعا ئەگەر زیاتر دواکەوێ وەلایەنەکان نەگەنە ڕێککەوتن ئەو 6 مانگەی کە کۆمیسیۆن هەیە لە ماوەی ئەوان ئەو کەم دەبێتەوە کۆمیسیۆن ناتوانێ هەڵبژاردن بەڕێوە بباتووە هەڵبژاردن بکات لە ماوەی یاسایی خۆیدا چونکە ئێمە ئێستا 5 چوارە ئەگەر لەم هەفتەیە لایەنەکان نەگەنە ڕێککەوتن ئەوە ئەستەمە کۆمیسیۆن بتوانێت ڕێکارەکان ئەوەی کە پێویستە بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ڕێکارەکان ببڕێ بۆیە پێویستە لایەنەکان بە تایبەت 2 لایەنی سەرەکی لەم هەفتەیە ڕێککەون چونکە لایەنەکانی تر لە مانگی 11 هەیە لە مانگی 12 پێشنیارەکانی خۆیان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و ئەوە بڕاوەتەوە تەنهاوەی ماوە ناکۆکی سیاسی نێوان 2 لایەنە وای کردووە کە لە پەرلەمانی کوردستان ڕێکارەکانی کاراکردنەوەی کۆمیسیۆن پەک بخرێ یاخود ڕووپاکخان بۆی پێویستە لەم هەفتەیە داوان بگەنە ڕێککەوتن بۆی ڕێکارەکان بە پێی پەیڕەوی ناوخۆ بەپێی یاسا بەرکارەکان جێبەجێ بکرێت باشە ئەو بڵێن سەپارتی باز لەو دەکە کە بەبێ سەرۆکی پەرلەمان زۆرینە بەکاربێن دەتوانن بەمێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەی پەرلەمان بکرێەوەی کێتیش خۆی بەرپرسیاری یەکەم نییە لەو دۆخی کە لە پەرلەمان دروست بووە چووکە پارتی بەبێ یەکێتی دەتوانێت لە کۆمیسیۆن ئەنجامەکانی ئەم خولەی ئێستای پەرلەمان پەسەند بکات بەڵێ یەکێتی بەرپرسیاری دووەمە لە هەندێک پرس دەبێتە بەرپرسیاری یەکەم لەبەرەوەی کە ئەنجامەکانی کاتی خۆی واژوو نەکردبە ئێستا ئێمە ئەو زۆرینێ لە پەرلەمانی کوردستان ئیمڕۆ بەو جۆرە کۆنگری ڕۆژنامەوانی نەدەبەست یاخود لە هەندێک لە حاڵەتەکان زۆرینەی بەکار نەدەهێنا کە زۆرینەیەک بێ پێمان وایە بە هەردوو لایەنەوە زۆرینەیەکی مزەیەف بووە و کاتی خۆشی یەکێتی خۆی بۆ خۆی یەکێک بۆ لەو لایەنانێک کە تێبینی هەبووە لەسەر ئەنجامی یاسای هەڵبژاردن ئەوەی کە ئەم زۆرینەیە بتوانێت کۆبنەوەی پەرلەمان بکەن
نەخێر لەبەرەوەی لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان مادە 18 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کە بانکێشتکردنی ئەندامانی پەرلەمان بۆ کۆبوونەوە سەرۆکی پەرلەمان دەیکا لە دەسەڵاتی خۆیەتی هیچ پێم هیچ لە دەستەی سەرۆکایەتی نەجێگرنە سکرتێر ناتوانێت بانکێشتی ئەندامان بکە بۆیە ئەم زۆرینێ ناتوانێت هیچ بکات تاوەکو سەرۆکی پەرلەمان بانکێشتی ئەندامان بۆ دانیشتنی پەرلەمان نەکە ئەوەی دەمێنێتەوە دوای ئەوە کە بانکێشتی کرد بەرنامەی کار لە دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمانە کە پێک دێ لە سکرتێر و جێگر و سەرۆکی پەرلەمان ئەوان بەرنامەی کاردا دەنێن ئەگینام بەر لەوەی بە هیچ ڕووبدا بێ خۆ دەبێت سەرۆکی پەرلەمان بانکێشتی ئەندامان بکە کە ئەو نەیکات کۆبوونەوە ناکرێ ئەو زۆرینەیە هیچی پێ ناکرێت باشە بەس سەرۆک و بڵێن جێگیری سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێری پەرلەمان ئەوان ناتوانن بانکێشتی پەرلەمانتاران بکەن بۆ کۆبوونەوە چونکە لە خولی ڕابردووش ئەو کاتێ بڵێن لە 2015 کاتێک کە سەرۆکی پەرلەمان ڕێگیری کرا دواتر جێگیری سەرۆک و سکرتێر بڵێن کۆبوونەوەیان دەکرد بەڵێ خۆی بانکهێشت بۆ گرێدانی کۆبوونەوەی پەرلەمان کۆتایی هاتن وە خولی یاسادانان و کۆتایی هاتنی خولی یاسادانان هەمووی لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانە جێگر و سکرتێر ئەو دەسەڵاتیان نییە ینی جێگر و سکرتێر خۆی مادە 16مان لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەیە بازە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی پەرلەمان دەکات تەنها دەسەڵاتی ئەویان هەیە لەگەڵ سەرۆکی پەرلەمان بەرنامەی کاردا بنێن ئەگەر بانکێشت کرا اینجا بۆ بەرنامەی کار لە دەسەڵاتی ئەوانە چۆن چۆنی دابندرێ خواستیوان لەسەر چییە ئەو زۆرینێ ئەو کاتی دەتوانن بەکاری بهێنن بەڵێ سوپاس دەکەم کاگەرم کاتمەکەمەوە بە سەوارد بە کۆمیسیۆنیش پێ دوای دەبێت خۆی کارا بکرێتەوە یاخۆت دەکرێت کۆمیسیۆنی عێراقیش بەکار بهێنرێت لە حاڵێکدا چونکە قسە لەسەرەوەی ئەگەر لایەنێک بەتەنە هەڵبژاردن بکا بۆنە پارتی لایەنەکانی تر بەنابەر نەبەردادگای فیدراڵی و لەوێ سکاڵە هەبێت حەزەکەم شتێک هەیە ڕاستی کەمەوە ئەوی ژەوەیە کە لە یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی ژمارە 2014 تەنها 5 ساڵی داناوە بۆ کۆمیسیۆن مافی دووبارەکردنەوەیان نییە ئەنی مافیەوەیانی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران کێستان ئەو کەسن 5 ساڵە لە مادەی 5 بەرگەی 1 تەنها بۆ ماوەی 5 ساڵ ئەوان ئەندامە بەس لەوە کراوە کە جارێکی تر مافی نەخێر بە هیچ شێوەیەک من ئەوم نەبینیوە ئەوم تیان نەبینیوە ئەوە یەک دومێت بۆ بیر لەوە نەکرێتە کۆمیسیۆنێکی تازە دابنێت ینی بۆ خەڵک دەنگی داوە آخر ئەمەیە کێشەی حیزبەکانی ژانی حیزبەکان کە خەڵک دەنگیانەداتێ بۆ ئەوەی کە بن بە پەرلەمانتار لە دوایە بە مافی خوانی ئەزانن هەموو پۆستەکانی تر هەموو هەیئاتی مستەقیل و هەموو شتەکانی تر درێژکراوی خۆیان بێت هی خەڵک دەنگی نەداوە بە ئەو هێزانە بۆ ئەوەی کە کۆمیسیۆنیش هەردیسانوانێ سەر بۆ حیزبانە باش کۆمیسیۆنێک هەبێ کۆمیسیۆنێک بێت تێکەڵەیەک بێ لە خەڵکی سربەخۆ لە حیزبەکان حیزبی سیاسی حیزبی معارەزە حیزبی حکومڕان لە دادوار یعنی تەجروبەی وا هەیە لە دنیا بۆ ئەبێ ئێمە بین هەر ئەمە بگرین و یەکسەر درێژی بکەینەوەنێ ئایا تاسا پەرلەمان چ هەڵسەنگاندنێکی کردو بۆم کۆمیسیۆنە لە ئەدائە ئەیسە و سەرپەرشتی ناکە بەرپرس نییە بەرامبەر بە کۆمیسیۆن چی کردووە چ تقریری راپۆرتێکی هەبێت هەڵسەنگانێکی کرد بێ بۆم کۆمیسیۆنە لەسەر چه ئەساسێ درێژیە کاتەوانێ و ساڵێک تری بۆ تازاکەەوە هەر خۆمان دوامان خستووە بۆچی بۆی شەرعێت بدەین بەوەی کە ئەم کۆمیسیۆنی کە ئێستا هەیە تەنها یەک ڕێگای بمێنێتەوە ئەوی ژەوەیە کە ئەبێ درێژ بکرێت باشە بەس ئەمە یاری و ئەمە زای چۆنە ئەمە فێڵی حیزبەکانن بەڕاستی حیزبەکان فێڵەکەن تێگەی ئەو خەنە گۆشەیەکەوە ناچارت دەکەن کە هەندێک شت هەیە قوبولی بکەیت هەموو حیزبەکانیش تایە بەشدارن بەڕاستی هەموو حیزبەکان تایە بەشدارن بەوەی کە فێڵ لە خەڵگە کرێ خەڵگە تۆ خەنە گۆشەیەکی واوە کە لە دوایان ناچاربی بۆ ئەوەی هەڵبژاردن دوانەکەوێت یا بۆەوەی هەڵبژاردن بکرێ ناچاری کۆمەڵێک شت قوبول بکەیت کە ئەمانە خروقاتن و ئەمانە بەڕاستی دوورن لە مافی هاوڵاتی بوون و لە ژیانی دیموکراسی. سپاس دەکەم. ڕووپاخان ئەگەر شتێکت بە کورتی مابەوە سەبارەت بۆش کە سەرۆکی هەرێمیەکی دەی ئەم ساڵی دیاری کردو دوای بڵێن 6 مانگی تر هەڵبژاردنەکە لەو کاتە دەکرێت بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ وەڵاهی دەمەوێت ئەوەش ڕاست بکەمەوە خۆی یاسای کۆمیسیۆن بۆ ماوەی 5 ساڵە بەڵام مادە 8 یاساکە دەڵێ دەکرێت بۆ خولێک
بۆیان تەمدید بکرێتەوە یەک خول بۆیان تەمدید دەکرێتەوە ئەوەی یەکی دەکە سەرۆکی هەرێم بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم ڕۆژی یەکی دەی دەستیشان کردو بۆ ڕۆژی هەڵبژاردن ئەگەر لایەنەکان بگەنە ڕێککەوتن لە هەفتەی داهاتوو پەرلەمان کۆبوونەوەی خۆی بکە و ئەم هەموارە بچێتە بەرنامەی کار و ڕێکارەکان بە پێی پەیڕە و بڕوا و سیفەی بەپەلێ پێ بدرێ بەڵێ هەڵبژاردن لە یەکی دەدەکرێت بەڵام ئەگەر نەگەنە ڕێککەوتن لە هەفتەی داهاتوو وە زیاتر ئەو ناکۆچیانە درێژە بچێشێ نەخێر لە بەرەماوەی یاسایی کۆمیسیۆن 6 مانگە 5 ڕۆژیش لەو 6 مانگە ڕۆیشتۆ هەڵبژاردن لە کاتی خۆی ناکرێت. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان ئەگەر نەگەنە ڕێککەوتن بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان ئارام جەمال پسپۆڕی بواری هەڵبژاردن سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ